ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حاوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ قسە لەسەر هێلکە و مریشک دەکەم. ئێستا لە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان مریشک لە هێلکە هەرزانترە. هۆکارەکەی چییە؟ من ئەمەوێ ئەم شەو بۆتانی ڕوونکەمەوە. بەڵام پێشەوە ینی ئەگەر لە ماوەی ئەم یەک دوو ڕۆژە لە سەدا چل نرخی هێلکە بەرز بووەتەوە. کارتۆنێک هێلکە کە پێشتر بە 40,000 بوو ئێستا بووە بە 60 و لە هەولێر 65,000. ینی ئەمە ئەمڕۆ ئێمە وەکو زوم کارمان لەسەر کردووە. ئەمەوێت چەند ئامارێکتان بۆ بخەمە ڕوو لە پارێزگای سلێمانی 13 کێڵگەی بەرهەمێنانی هێلکە هەیە. ڕۆژانە لەم کێڵگانە 1 ملیار و 440 هەزار هێلکە بەرهەم دەهێنرێت. ملیارێک بووانە ملیارێک و 440 هەزار هێلکە بەرهەم دەهێنرێت. بەڵام هەرێمی کوردستان بە تایبەتی پارێزگای سلێمانی ڕۆژانە پێویستی بە 720 هەزار هێلکە هەیە. یعنی تەنها نیوەی پێویستە، نیوەکەی کەی لێی زیادە. بەڵام بۆ گرانە بێ منیش نازانم ئەم شەو میوانەکانم وەڵامی ئەوەتان بۆ دەدەنەوە. مریشک ئێستا لە ناو بازاڕەکانی سلێمانی کیلۆی بە 1900 دینارە. ئێخۆ ناکرێ طبقێک هێلکە بە 6,000 دینار بێ. لە پارێزگای سلێمانی 1900 پرۆژەی بەخێوکردنی مریشکەیە لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان ببورن 1900 پرۆژەی بەخێوکردنی مریشکەیە. 600 بۆ 700 پرۆژەیشیان یانی جگە لە 1900 نایاساییە. ساڵانە هەرێمی کوردستان پێویستی بە 147,000 تۆن مریشکە. بەڵام لە ناو کێڵگەکانە نزیکەی 4,000 تۆن مریشک بەخێو دەکرێت و دەخرێتە بازار. واتە زۆر لە خۆی زیاتر بەرهەم دەهێنرێت. یەکێک لە گلەی و گازندەکانی بۆ نمونەوانەی خاوەنی کێڵگە پەلەوەریەکانن گلەی ئەوەکەن کە ڕێگاکانی خوار و ناوڕاستی عێراقیان لێداخراوە. نایڵن جگە لە هەرێمی کوردستان ئاوردەی شارەکانی دیکە بکەن. بۆیە یعنی ئەگەر بەو نرخەکەمەش لە بازاردا نەیفرۆشن زەرمەندی زۆر دەبن لە کێڵگەکانیان. ئەش بیستین ینی لە خاوەنی کێڵگەکان کە ساڵانە چەندین خاوەن پرۆژە مایە پوش دەبن و زەرەرێکی زۆر دەکەن. منم شۆ بۆ گفتوگۆی زیاتر لەسەرم تەوەرە میوانداری هەریەکە لە میرزا سدیق بەڕێوبەری سامانی ئاژەڵ لە وەزارەتی کشتتوکاڵ کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانم دەبێت. هەروەها لەگەڵ بەڕێز نازم عەبدوڵڵا سەرۆکی کۆمەڵەی کێڵگە پەلەوەریەکان کەویش بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ میوانمە هەردوولاتان زۆ بەخێر. زۆر سپاس بۆ ڕێز. با بچینە لای کاک میرزا. کاک فیراز. کاک فیراز عەفو. کاک فیراز بوو فیراز سدیق. کاک فیراز زۆ بەخێر بێ بۆ زوو. ببوورە ناوەکەشتم هەڵەوت بەس باش بوو ڕاستم کردەوە. ئەمەوێت لە جەنابت بپرسم ئێمە دوو تەوەرمان هەیە بەڕاستی تێکەڵی یەکمان کردووە. تەوەری یەکەم مەوزوعی گرانبوونی هێلکەیە. تەوەری دووەمیشمان هەرزانبوونی مریشکە. ئەمەوێت سەرەتا لە مەوزوعی گرانبوونی هێلکەوە جەنابت زانیاریم پێ بدەیت بۆچی بۆ هەر کارتۆنێک ینی نزیکەی 20,000 زیاتر چووەتە سەر هێلکە. هۆکارەکە چییە؟ خۆ ئێمە زۆر لەوەی زیاتر کە پێویستمانە بەرهەمی دەێنین. فەرموون. بەڵێ سپاس بۆ جەنابەت. سڵاو ڕێزم بۆ بینەران، سڵاو ڕێزم بۆ کاک نازم کە لێرە ئامادەیە. طبعاً دوو تەوەری زۆر گرنگن، چه بابەتی هێلکە بێت چه بابەتی گۆشتی مریشک بێت. ئەمە لە هێلکەکەوەگە دەست پێ بکەین. طبعاً لە هەرێمی کوردستان ئێستا 50 پرۆژەی بەرهەمێنانی هێلکەی خواردنمان هەیە و ڕۆژانە هەرێمی کوردستان حدودی
توانین بڵێن نزیکەی 20,000 کارتۆن ئینتاجمانەیە لە هێلکە لە کاتێکە هەموو هەرێمی کوردستان پێویستی بە 7,000 کارتۆنە. ئەوەی کە ئێستا هەیە لە بازاڕەکانەوە گوزارێ ئەمە پێی ئەڵێن بەرزبوونەوەی نرخ نەک گران بوون. لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە ئەوەی پێشووترە توانین ناوی بنێن داڕمان لە نرخە، ئەوەی پێشووترە توانین بڵێن داڕمان لە نرخە، ئەوەی پێشووترە توانین بڵێن سعری ناتەبیعی نرخی هێلکە کاتێک کە تۆ کارتۆنی هێلکە ئەمڕۆ لە دنیای ئەمڕۆیە لە وەزعی اقتصادی جیهانی ئەمڕۆیە لە گرانبوونی کەرەستە خۆراکی و مادە ئالیکیەکان و بەروبوومەکانی مریشک لە ئاستی دنیا و وڵاتانی دەوروبەرە کاتێک لە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستان کارتۆنێک هێلکە بە 40,000 دینار بێت بەڵام بێت بپەڕیتەوە ئەو بەر لە تورکیا حدودی 60 دۆلار بێت و لە سووریا حدودی 50 دۆلار بێت و تەنانەت لە ناوخۆی ئێرانی شاهێلکە ینی ئەو سعرە نییە کە بۆ هەرێمی کوردستانی نێرێ بەڵام بەداخەوە ئەگەمە بینە سەر هۆکارەکە بۆی باشە بۆ ئێمە لەو شتە خراپانە چاو لە وڵاتانی دراوسێ و ئەوروپاکەین لە شتە باشەکانە چاک لێ ناکەین چاومان لێ نەکردوون. ئێمە کاتێک کە باسی 60 دۆلارەکەین لە وڵاتێکی وەکو تورکایە لە هەرێمی کوردستان نەگەشتۆتە 50 دۆلار. بزانم خۆ ڕەنگە ئەوانی پێداویستەکان زۆر لەوە زیاتر بێت کە بەرهەمێنن ئێمە بە پێچەوانەوەیە. جا ئەمەش پرسیارەکەیە باش جا جوانە جانا بۆ پێچانە وڵاتێکی وەکو تورکیا بە تاکید لە پێداویستی ناوخۆی زیاتری هەیە مەعەلعلم هێشتا گرانە. وڵاتێکی وەکو سووریا لە پێداویستی ناوخۆی هەیە گرانە. سعودیا حدودی 70 دۆلارە کارتۆنێک و زۆربەی وڵاتانی ئەوروپاش ئێستا نرخی هێلکە و نرخی مریشک یعنی ئەتوانین بڵێنەوە کاک نازمیش لێرەیە مریشک و هێلکە باوەڕ بکەن ئەگە سێرچێ بکەن و ئەگە حسابی دەخلی تاکیش بکەن زۆرجە هاوڵاتی ئەڵێ بابە تۆ هەرێمی کوردستان بۆ بەراوردەکەی بە وڵاتێکی پێشکەوتو ئێمە باسی سست جا من بە پێشکەوتوی بەراورد ناکەم بە وڵاتی کوکی ئێران باشە دەخلی فەرد لە ئێران بەرزە ئێمە باسیری ئەو بەرهەمە نەکەین بۆ ئێمە نێرێ ئەوەی کە بۆ ئێمە نێرێ هەمووی ماوادی ئەکسپایر و هێلکەی ماوە بەسەرچوو ئەوانن کە تاریخی ئینتاجیان نزیکە لە بەسەرچوون هەر ئەوەشە دێمەوە سەر جوابی پرسیارەکەی جەنابەت بۆچی لە ماوەکانی پێشووە هەرزام بوو یعنی نرخەکە ڕووی لە دابەزین بوو ئێستا بۆ گرانە پێشووتر بەهۆی داخلبوونی هێلکەی نزیک ئەتوانین بڵێن ئەوانی کە ماوەی ئەکسپایر بوونیان نزیکە باشە داخلی بازاڕەکانی هەرێمی کوردستانە بوو ئەمە وایە کرد نرخ بەڕادەیەکی غێر تەبیعی بێتە خوارەوە ئەمە وای کرد کێڵگە باڵێ بە تەکید طبعاً ئەگەر ڕسمی گۆمرگی بدات و ئەگە بەڕێی تەواو بێت بە تەکید فحوساتی بۆ کرێ کە فەحسیشی بۆ کرا لە فحوساتی هەرێمی کوردستان دەرناچنەوانە منطق نییە ئەمڕۆ سعری هێلکە لە هیچ وڵاتێکی دنیا باشە لە 50-60 دۆلار کەمتر نەبێت بەڵام هێلکەیەک بێت داخلی بازاڕەکان ببێ مەعەلعلم حەزەکەم ئاماژە بێ بدەم بابەتێک بدەم کولفەی ئینتاج لە هەموو دنیا یەک شتە سعری سۆیە یەک سعرە لە ئەرجەنتین و هەتا گاتە تورکیا و ئێران و یەک کولفەیە سعری نەوت بۆ یان ئەتوانین بڵێن مشتەقاتی نەوت بۆ گەرمکردن و بۆ ساردکردنەوەی هۆڵەکانی بەخێوکردن یەک سعرە کاتێک کە سیرەکەی کەرەستەیەکی یان بەرهەمێکی دەواجن چه هێلکە بێت چه مریشک بێت بە نرخێکی هەرزان داخلی بازاڕە بێ من نابێت دڵمان بەوە خۆش بێت بە حەقەت ئەوە بە تاکید کوالەتێکی خراپە بە تاکید لە ڕووی سەحیەوە تەندروست نییە بە هەر ڕێگایەک بێت بە ڕێگای قاچاق بێت داخلی بازاڕەکان بێ لە ماوەکانی ڕابردووە داخلبوونی ئەم هێلکەیە وای کرد خاوەن کێڵگە پەلەوەرەکانەوە خاوەن پرۆژەکانی هێلکە لە هەرێمی کوردستانە زەرمەند بن ئەم زەرمەند بوونەوەی کرد کردداری دانانەوە لە هەرێمی کوردستانە کەم بێت و زۆری لە پرۆژەکان چه هەرێم چ خوارو ناوەڕاستی عێراق مریشکەکانیان بفرۆشن باشە ئەمە سەبەبی ئەوە بووە کە ئێستا لە بازاڕە ئەتوانین بڵێن بە شێوازێ لە شێوازەکان لەوانەیە خستنە ڕوو لە خوارو ناوەڕاستی عێراق بە تایبەت باسەکەم کەم بوو بێت ئەمە لە لایەکی ترەوە لە ژێر ناوی هێلکەی تروکاندنا لە خوارو ناوەڕاستی عێراق هێلکەی خواردن داخلەکرا لە هەنێ سنوورەوە کە ئەمە شوای کردبوو بە حەقەت هێلکە دیسانەوە نرخەکانی بە ڕادەیەکی ناسروشتی داببەزێت دیسانەوە باس لەواکەین ئێمە نابێ بە هەموو دابەزینێک دڵمان خۆش بێەوە پێمان وا بێ ئەمە خزمەت بە هاوڵاتیانە ئەکات
هەروەکو ئەو خواردنەیە یان ئەو گۆشتەیە یان ئەو بەروبوومانەیە کە لە بازار لەوانەیە ئێستا تۆ چیتە سەر عارەبانێک لەوانەیە لە فەیکی گۆشت بە 500 دینار بێ بەڵام ئەمە نابێ بڵێن وڵای کاکە قەیچەکە هەرزانی و ئەمە خزمەتی خەڵکەکە لە لایەکی ترەوە بەڵام خۆراکێکی فرێش محلێکی بە ڕێک و پێکتر و بە مەزدەرێکی باشتر گۆشتەکە بەکاربێن لەوانەیە لە فەیەک یان سندویچێک بە 3000 دینار بێ ئێمە نابێ هەر شتێک هەرزان بوو پێمان وا بێمە جێی دەستخۆشیەوە ئەمە شتێکی باشەوە ئەمە خست بەعکسەوە باشە کاک فیرادانی بۆ قسانی جەنابەت بێ ئەمە حکومەت ڕێگەی یاوە بە پلان گران بووە یعنی شەرعێت هێن بەو گران بوونە وەکو حەق نا ئەزانی حکومەت چۆن ڕێگەی داوە تۆ ماڵین قاچاق حکومەت کاتی ڕێگادا کە خۆی هاوردەی بکە من باسی گرانبوونی هێلکەکەم نە قاچاق ناڵێم ناگرانبوونەکەش حکومەت نەیکردووە خاوەن کێڵگەی پەلەوەری حکومەت ڕێگەی نەیان ناتوانێت گرانی کە نەگرانی ناکە بازار گرانێکە ئەزانی چۆن باشە خۆ لە هاوینەخواست لەسەر هێلکە زۆر کەمترە بێتەوە ئەسڵەن بە پێچەوانەی وەرزی زستانەوە کاک منیش ناوەکەی تۆم بیر سامان کاک سامان یعنی حکومەت نەیکردووە وەکو ئاماژەم پێدا کە هێلکەیەکی خراپ داخلی بازار بووە کەس نرخی هێناوەتە خوارەوە خاوەن کێڵگەی پەلەوەری باشە من هەموو جارێکەڵێم ئێمە مەطلب چییە لە هەرێمی کوردستان ئەمانەیە وەکو کوێ بین ئێمە ئەگەر ئیسە بڵێ لە ئەمریکا کارتۆنی هێلکە بە 70,000 کە هجوومێکە کرێت خۆمان بۆ لە وڵاتی بە 70 دلار مەبەستم ئەی باشە باسی ئێرانەکەین ئەڵێن ئێران باشە لە حەقی ئێرانم چییە بن من حەقم نییە بەسەریەوە طبعا لەشتی ئەوەی کە ئەمن ئیمتیازێکم هەبێ باشتر بم لەو باشە خۆزگا بازین و غازەکەشمانوەکو ئێران بووە سەر تەلەڤیزۆن ئەڵێ چۆن ئەڵم خۆزگە بانزین و ژیان هەر بەنزین غازین و ئەوانە ئاخر دێ هەر واشە خۆ تۆ لە لایەک بۆ لایچیکە یعنی شتەکان جیاوازی هەیە لە 200 لە بەکارهێنانی 200 ئایتمی ڕۆژانە ئەیە باشە لە ڕۆژانە ئێمە بین تەرکیزکەینە سەر 2 ئایتم وەڵای قەت تەمەنا ناکەم من کابرایەکی خەڵکی ئەو وڵاتانی دەوروبەر بوومایە هەمومان نەزانین بڕۆین هەمومان سەفەرمان کردو بینیمانە ژیان و گوزەران چۆنە با واقعی بین حقیقەتەوە دە زۆر باشە من مەجال تێمێ با کاک نازمیش هەنێ قسەمان بۆ بکات لەسەر هەرزانبوونی مریشکەکە بزانین بۆچی مریشک هەرزان بووە ئەگە تۆ زانیاریەکە لایە لەسەر گرانبوونی بۆ نمونە هێلکە هەر پێمان بڵێ هەست ناکەم بێ زانیاری بی منطقە لای تۆ بۆ نمونە مریشکێک هەرزانتر بێ لە هێلکە بەناوی خۆی گەورە زۆر بەس قسەکە و بیر نەچی ینی ڕەنگە لای خەڵک ئەگەر لە مایکە هەلکەش نەخوازەوە بەلای ئاسایی بەس ناتوانێت مریشنە باڵە ڕاست بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ بەڕێست و بۆ جۆگران و بۆ بینەرانی ئازیز سپاسی میوانە ئازیزەکەژەکەم برای بەڕێزم کاک فیراس نامێ بە شان و باڵی هەڵبڵێم بەڵام ئێکێکە لە کوڕە چالەکانی وەزارەتی کشت و کاڵ کە هەمیشە داکۆکیکەری خاوەن پرۆژەکان بووە لە هەرێمی کوردستان من لێرەوە سپاسی یەکەم دەستخۆشی لە یەکەم بۆ مەسەلەی هێلکە من لە پێشەوەی بێمە بەرنمەکەی جەنابتەوە قسەم لەگەڵ خاوەن پرۆژەیەکی سلەیمانی کرد کە دوێنێش لە کۆبوونەوەی قایمقامی سلەیمانی بووم کە بەحسی گرانبوونی هێلکە کراوە بەڵام بەپێی قسەی ئەم برا خاوەن پرۆژەمان کە کاک محەممەدی حاجی کامیل کە وتی هێلکە لە عالەمدا گران بووە لە سلەیمانیش بەو شێوەیە نییە گرانبوونەکەی کارتۆنی تا 55,000 دینار فرۆشراوە لە ڕاستیدا لە مارکێتەکانیش هەر بە 5 جوونی و ئەوانە ئەفرۆشرێ بەڵام ئەو قسێکی تری کرد کە گوایە بازرگانەکانی هێلکە نەک خاوەن پرۆژەکان ئەوان مەسەلەن فرسەتیان هێناوە بە گران فرۆشوێنە ئەمە قسەیەم برا بەڕێزەمە کاگاواتیش قایمقامی سلەیمانی وتی ئێمە بە هیچ شێوەیەک ڕێگا نادەین هێلکە لە سنووری پارێزگای سلەیمانی گران بێ پرۆژەکانیش ئاگادارەکەنەوە ئەمڕۆ بەیانی ئەو زانیاریانی کە من هەمە بۆی نرخی هێلکە بە تایبەتی لە سنووری پارێزگای سلەیمانی گران نەبێ ڕاستە ئێمە لە سنووری پارێزگای سلەیمانی لە قەڵازێەوە تا کەلار و کفری 4,000 کارتۆنمان بە قسەی خاوەن پرۆژەکانڵەن 4,500 بەس منڵم 4,000 کارتۆن
ڕۆژانە پێویستیمان بە 2000 2000مان لێ زیادە بێ ئەبێ ئەم 2000 هەناردەی خوار و نیوەڕاستی عێراقی بکەن. کاکفیرازی قسێکی جوانی فەرموو تقریبەن 2 ساڵ لەمە و پێش بەڕاستی خاوەن پرۆژەی هێلکەکان لە هەرێمی کوردستاندا زەرەد و زیانێکی کوشندەیان بەرکەوت چونکە ئەو کاتە تەبەقی کارتۆنی هێلکەیانە فرۆش بە 30,000 بە 35,000 دینارە بە 35,000 دینار واتە تێچوونی هێلکەکەیان لەوە زۆر زیاتر بوو لە ناو پرۆژەکەیاندا تووشی زەرەد و زیانێکی زۆر بن. ومێت دەکەم خاوەن پرۆژەکانی هێلکە لە هەرێمی کوردستاندا ئیتیفاقی بکەن بە حکمی ئەوەی کە ئێمە 2 قات و 3 قات لە خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هێلکەمان زیادە ئەمانیش ئەتوانن یەکتر بگرن. دڵنیام گروپێکی واتسئاپیشیان هەیە هەمویان قسە پێکەواکەن ئینشەڵا گوێشان لە قسەکانی من و کاکفیراز و جەنابیش دەبێت کە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بە هیچ شێوەیە گران نەبێت. لای تۆ تەسەورەکەی نرخەکەی چەند بێ؟ من تەسەورەکەم هەتا 6,000 دینار بڕوات بەڵام دڵنیام لەوەی کە لیژنەی قایمقامی سلەیمانیەوە بە سەرپەرشتی برای بەڕێزم کاک ئاوات بۆ خۆشم لیژنەی ئابووریم مانگانە دڵنیا بە دوێنێ کۆبوونەوە کراوە باسی گرانبوونی هێلکە کراوە کە ناهێڵن ڕێگا نادەم بە هیچ شێوەیەک لەو نرخەی کە لە بازاڕەکانی سلەیمانیدا هەیە هیچی تر نرخەکەی زیاد بێت. یعنی لە 6,000ەکە 55 بۆ من تەسەورەکەم لە 6,000 زیاتر نەڕوات و تەسەورەکەم نرخی هێلکە ڕاستە لە جیهاندا بەرز بووتەوە بەڵام بە حکمی ئەوەی کە 2 قات و 3 قات زیادە دووبارەیەکەم و لە هەرێمی کوردستان بەرەو گەرماژە ڕۆین جەنابە دەزانی کە تۆ بەرەو گەرما ڕۆیشتی خواستی هێلکە کەمترە بێتەوە وەک لە وەرزی سەرما. بە بیر و بۆچوونی من لە 55,000 بۆ 50,000 لە سنووری سلەیمانیدا لەوانەیە زیاتر نەهێڵن بەرز بێتەوە. ومێت دەکەم ئیتیفاقی بکەم بۆی لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک نرخەکەی بەرز نەبێتەوە. ئەی مریشک بۆ حاڵی وای لێ باسی مریشکەکەی خۆتاگێ وەڵا کاک ساما مریشک بڵم چی بەداخەوەم لە هەرێمی کوردستاندا ئەتوانی ئەوە بڵین ئێمە لە 2014ەوە حکومەتی هەرێمی کوردستان هیچ هاوکاریکی خاوەن پرۆژەی نەکردووە. هاوکاری وەکو چۆن؟ کاکە هاوکاری مادی و معنەوی خۆ هاوکاری ئەوە نییە تۆ مەسەڵەن گەڵە مادی پارەت باتێن نەخێر کاکەکە ئێمە لەگەڵ پارەدان نین بەڵام حکومەت ئەتوانێت بە ڤاکسێن هاوکاریت کە بە ئەنتیبایۆتیک هاوکاریت کە بە ڤیتامین هاوکاریت کە بە غاز و گاز هاوکاریت کە ئایا ئەمانەی کردووە نەخێر نەیکردووە لە 2014ەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێی شخصی من نەک ئەوە بووە کە هاوکاری خاوەن پرۆژە بکە ویستوێتی خاوەن پرۆژەش لە هەرێمی کوردستاندا لە ناو بەرێت بەڵگەشمان لەیە وەزارەتی کشتتوکاڵ بە بڕیارێک 3 ساڵ زیاترە کە مریشکی بەستووی مەمنوع کردووە بێتە هەرێمی کوردستانەوە بەڵام لە هەمان کادا جەنابیشت و منیش و کاکفیرازیش و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەتوانن ئەم شایدە بن کە مارکێتەکانی هەرێمی کوردستان پڕە لە مریشکی بەستوو کە سەرچاوەکەی ڕوون و دیار و ئەشکرانیە لۆگۆکەشی لێ گوردە جەنابیشت و منیش لە تۆڕە کۆمەڵە تەبعاً قاچاقەکە چۆنە کاکە تۆ تەماشاکە بەڕێی جەنابێت بەڕادێک ئەتوانە بە سەیتەرێدا بە قاچاق بێت نەخێر شتی وانە بە ڕسمی دێ لە سەیتەرەکانی هەرێمی کوردستانیشەوە داخلی هەرێمی کوردستانە بێ بەداخەوم تۆ لە هەمان کاتدا تۆ مەسەلەن ساڵانە پێویستت بە 147,000 تۆنە باشە لە هەمان کاتدا لەوانەیە ئێستا لە پێش بەرنامەکەش وتم برای بەڕێزم کاکفیراز لەوان لەو خاڵیدا لەگەڵ من نەوێ بەڵام بۆی ڕوونەکەمەوە 400,000 تەنمان زیاتر هەیە بۆچی لەبەرچی هۆکاری چییە لە هەرێمی کوردستاندا بەپی عیلمی پزیشکی ڤەیتەرنەری مریشک ئەکرێتە بازارەوە تا دکتۆری ڤەیتەرنەری فەحسی بۆ نەکات ناکرێتە بازارەوە بەڵام ئایا ئەم مریشکە بەستووی کە داخلی هەرێمی کوردستانە بێ فەحسی بۆ کرێ هیچی بۆ کرێ منیش و جەنابیشت و کاکفیرازیش لە وڵاتان بینیومانە چۆن سرە بردرێ لە تۆڕە کۆمەڵایەتەکان بینیومانە چۆن ئاوێکرێتە سەرسنگ چۆن ئاوێکرێتە ناوڕانەوە چۆن لۆگۆکەی لێ گورتێ چۆن داخلی هەرێمی کوردستانە بێ من 3 ساڵ لەمە پێش مانگی 6 بوو لەگەڵ سەرۆکی ژووری بازرگانی ئەستەمبول کۆبوومەوە لە ئەستەمبول کوتی ببورن من کەمێک دواکەوتوم لە کۆبوونەوەی وم لەگەڵ بەڕێز ئەردۆغان هاتوومە دەرە ڕاست هاتووم بۆ لای ئێوە
پیاوێکی خریلانە بەڵام سیاسەت مەدارێکی گەورە و بازرگان بۆش کردویانە بە سەرۆکی ژووری بازرگانی ئەستەمبوڵ. من برای بەڕێزم کاک هاوڕێ زەنگەنە و کاک وەسفی خەلیل و کاک حاجی حەسەنی پێشەنگای سلێمانی ژەتوان ئەو شایدێن بۆ بن کە من وتم بەڕێزم ئێمە چەند ڕۆژێکە لە ئەستەمبوڵ ئەگەڕین لە کۆگاکانی مریشک ئەگەڕین خێرە بە 3000 دینار و بە 3250 دینارە لای ئێمە ئەو کات باوەڕتە بێ تا ئەگە هەڵەن نەبم 1970 نرخەکەی وەک ئێستاوا بوو وتم خێرە ئێوە بۆ ئێمەێنەرن بە 1000 دینار هەز ناکەن ئەوە هەڵەیەکی تایە هەز ناکەن مریشکی بەستۆ لە مەغزەنەکان ماوەتەوە کە کوالێتیەکەی بە کەڵک نەماوە کە بەهای خۆراکەکەی لە دەستداوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانی نێرن لەوانەیە ئێوە عیشێکی باش نەکەن گوناعبار بن. شتی تر هەیە ئێوە ئەگەر ئەمەنە دڵسۆزی هاوڵاتیانی هەرێمی کوردستانن وەرن لە دهۆک و لە هەولێر و لە سلەیمانیش کۆگا بکەنەوە بەشی کشت و کاڵی بە نرخێکی گونجاو بە کوالێتێکی باش بەسەر بەشی کشت و کاڵەکاندا بیفرۆشنەوە یان وەرن ئەو بازرگانانەی هەرێمی کوردستان و ئەو بازرگانانەی بەڕێزیشتان من بەڕێز سەرۆکی ژووری بازرگانی ئەستەمبوڵم ئەوە وت وەرن مریشکەکانی خۆمان بکردنەوە سەربڕینخانە زیادکەن ئەو کاتی بۆ خۆتان بە فرێشی تەوزیعەکەن یا من پارەکە هەر مانگی 6 بە بەڕێز ڕایۆشکارانی ئەنجومەنی وەزیران بانگیان کردوم لە هەولێر لە ماوەی 1 سەعاتدا لە چ خەلەلێکەیە لەو دقەیەوە کە جوچک دێتە ناو هۆڵەکەەوە تا ئەو دقی ئەفرۆشتێ بە بازاڕەکرێ هەموو کەم و کورتەکانم بۆ دەستنیشان کردو یعنی چارەسەری سەریع کە پێم وتون برایان چارەسەری سەریع ئەگە ئێوە بتانەیە زوو ئەنجامی بن وەزارەتی پێشمەرگەی ئازیزە تەندروستی ئازیزە مەدئەم و ڕێستۆرانتەکانن وەرن بەروبوومی خۆمان بدەن بەم لایەنانە بابی خۆ مریشکی بەستوانێ بۆ مریشکی بەڵێ بۆ مریشکی هەرزانترەکەوێ لەسەر خەڵکیا ئەوەیە کە خەڵ خواستی لەسەرەوەی ناکاکە بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا ئەتوانم بڵێم بە تایبەتی لە هەولێر و لە سلەیمانی لە 90 خەڵک خواستی لەسەر بەروبوومی ناوخۆیە واتە مریشکی فرێشی خۆمان بەڵام بە حکمی ئەوەی لەوانەیە لە مەدعەمەکان مریشکی بەستوو هەرزانتر بکەوێ مریشکە بەستۆکەی بەکاربێنێ بەڵام تام و چێژ و لەزەتی مریشکی خۆمان بەڕاستی ئەرز و ئاسمانی فەرقە لەگەڵ مریشکێکی بەست و تۆ مریشکێکی بەست و لەوانەیە بەهای خۆراکیەکەی لە 120 بمێنێتەوە بەڵام ئەو مریشکەی خۆمان بەهای خۆراکیەکەی لە 190 چۆن فەرقینە هەل لە تام و لەزەت و لە فروجاوە نازم ئاوی مریشکی چی پێڵن یعنی لەزەتی زۆر زیاترە من ئەواڵم ئەم کەرتەی ئێمە بەرەو لە ناوچوونە چێ دڵنیا بە ئەگە بارودۆخ لە هەرێمی کوردستان بەم شێوەیە بڕوە دڵنیا بە ئەم کەرتەی ئێمە لە ناوەچێ کە بە عارەبی پێڵن سەناعەتە دەواجین باشە ئەگە مەجالم بە ئەمە تەواوکەم بۆ دڕونکەمەوە باشە ئێمەین کە خاوەن پرۆژە کرێکارەکانمانن مەعمەل عەلەفا هەڵهێنەری جوشکە چەندین عیادەی دوکانی ڤەیتەرنەریە وەنیە چەندین هەزار دوکان هەیە کە لە هەرێمی کوردستاندا بەم ئیشێ و پابندە واتە ئەم کەرتەی ئێمە پێک دێ ئەتوانین بڵین لە 400 بۆ 500 هزار کەس ئیشی تیاکە کە معیشەتی لەسەرەوە بەڵێ معیشەتی ژیانی لەسەرەوەیە ئەم کەرتەی ئێمەش لە هەرێمی کوردستاندا لە ڕاستیدا مەزندا کرێ بۆ 40 تا 50 میلیارد دۆلار ئەنی گوناح ئەم کەرتە لە ناوچێ ئێماڵین ئاسایشی خۆراکی ئەم وڵاتە لە هەر وڵاتێکی دنیادا من لە زۆربەی زۆری کەناڵە بەڕێزەکاندا ئەم قسەیەم کردو ئێساش دووبارەیەکەمەوە لە هەر وڵاتێکی دنیادا ئەو وڵاتە ئاسایشی خۆراکی وڵاتەکەی بەرەو نەیویست حکوومەت نەیویست ئەو وڵاتە ینی مەبەسم لە حکوومەتەکەیە نەیویست بەرەو پێشەوە بڕات باوەڕتە بێ وەک وڵاتی ئەفغانستان دێتە دواوە ئێمە لە هەرێمی کوردستاندا برای بەڕێزم لەوانەیە کاک فیرەز ئەو شایدێم بۆ بار لەگەڵ بەڕێز وەزیری کشت و کاڵ و ئەوانە من نێزەکەی 4 ساڵ بۆ 3 ساڵە هاوارەکەم بەڕێزان مۆڵەتی دەواجین بوەستێنن تقریبەن وا بزانم 7 مانگە وەستاوە بەڕێزان مۆڵەتی دەواجین بوەستێنن ئیتر ئێمە 5 ملیۆن نەفەرین بەشی 50 ملیۆنمان مریشک هەیە ئەم خەڵکە تووشی زەرەد و زیانە بێ یان تۆ لە کاتێکدا کە مۆڵەت ئەیی بە من ئەبێ بێ غەستپە لەسەر شانت بازارێکم بۆ دروستکەیت
یان ئەگەر ناتوانی بازارم بۆ دروستکەیت ئەبێ مۆڵەت نەیت من بەلایەنە پەیوەندیدارەکان و بە بەڕێز وەزیری کشت و کاڵیشم وتووە لە جیاد ئەوەی کە مۆڵەت ئەیت بە خاوەن پرۆژەیەکی تازە کە خۆی تووشی زەرد و زیانکە ئێمە لە عەرزی واقعدا هەمانە 600 بۆ 700 پرۆژەی نایاساییمان هەیە وەرە مۆڵەت دەبە ئەمانە وەک ئەم برادرانەی وەک ئێمە عیژەکەن وەک ئێمە بۆ بەرهەمهێنن ناکرێ بەڕاستی ئەم کەرتە گرنگە لە ناوچێ مەسەلێک هەیە ئەڵێ نازام سرم ببڕە نانم ببڕە نانی ماڵ و مناڵم مەبڕە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵاهی بابە سەری ئێمەی نەبڕیوە بەڵام بەداخەوە نانی ماڵ و مناڵی زۆر باش ئێمەی بڕیوە جابا منەوە بکەم بە پرسیارەر بۆ کاک فیرازەوە لە وەزارەتی کشت و کاڵ ینی بۆچی ئەم کەرتە ئەوە پشتگوێەکەن بۆ هاوکاریان نابن کە بتوانن بەو شێوەی کە لە بازار هەیە مریشکی زیندوو بخەنە بازار و بەو نرخش کە نرخێکی گونجاوە بۆ خەڵک بەڕاستی بەڵێ طبعا یەکێ لە گرفتەکان کاک نازم هەندێک ئشکالەتی باس کرد هەندێک لەو مەشاکلانەی باس کرد کە ڕوبەڕووی قتاعی داواجنە بێتەوە لە هەرێمی کوردستان هەڵبەتە تقریبا نەتوانین بڵێن ئەو مشکلانەی هەیە بۆ کەرتی پەلەوەر نەک هەرێمی کوردستان لە زۆربەی وڵاتان ئەوانەی تەعامل لەگەڵ مریشکی زیندوواکەن هەمان کێشە هەیە بە حەقەت بەڕاستی یەکێ لە گرفتەکانەوەیە کە بە بازارکردنی مریشکە بە شێوەی زیندوو لە هەرێمی کوردستان ئەوەی یەکێکە لە گرفتە جەوهەریەکان کە هەم لەبەر بابەتی کلتوری و ڕغبەتی خەڵک لەسەر بەکارهێنانی مریشکیان خواردنی مریشک بەم شێوازە کامە وای کردووە حقت کۆنتترۆڵی نرخ و لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی دروست نەکرێ بەڕاستی لەبەری مریشکی زیندوو ڕۆژانە ئاخرێتە بازارەوە یعنی تۆ مریشکە کەم ڕۆهاتە بازارەوە باشە ناتوانانی هەڵیگری بۆ مەودایەکی تر بیفرۆش زیندووە یعنی ئەو پەڕی ڕۆژێک دوو ڕۆژ لە دوکانە لە شوێنەکانە خۆی بگرێت دەبێ بفرۆشرێ فەمە هەم لە ڕووی تەندروستی و گونجاو نییە هەم لە ڕووی ئەوەی کە تۆ بتانی نرخێک تهدید بکەی ناتوانانی ئەمە بکەی دوو بابەت لەناو ئەم بابەت هەیە یەکیانەوەیە کە ڕغبەتی خەڵکەوەکو ئاماژەم پێدا و خواستی خەڵکە لەسەر ئەم بابەتە باشە یەکێکی دیکەشیان احتیمالە زۆر جا حکومت دەستی بۆم بابەتە نەبردووە لەبەری لەوانەیە 15,000 دوکانی لەم شێوازە هەبێ لە هەرێمی کوردستانە باشە احتیمالە بژێوی ینی بژێوی تخوا تۆ کار فیرازفاق بۆم ڕوونکەنەوە ینی مەبەست چییە لە کەلتورەکە لە خستنە بازارەکە ینی تۆ ئەتەوێ ئەمە لە ڕێگەی چەند کارگەیەکەوە بخرێتە بازار و پاک بکرێ وەکۆی کە ئێستا هەیە ینی دوکانی مریش فرۆشەکان نەمێنێ ئەمە هۆکارەکەیە بەڵێ بەتەکیید بەتەکیید تۆ کە مریش چ جیاوازیەک دروستەکە بۆ نرخ و بۆ سەرفکردنی بۆ نمونە بەرهەمیە و کێڵگانە بەڵێ ئێستا من سەبر دێمە سەری جیاوازیەوە دروستەکە تۆ مریشەکە گەر بۆ مجەمەدی بە بازار کرێیان بە بەستووی تاریخی ئەکسپایرەکە 1 ساڵە بەڵام پێم بڵێ تاریخی ئەکسپایری مێژووی ئەکسپایری مریشکێکی زیندوو چەند نەتوانین لە دوکانێکە ڕایگری ئەمەیە بابەتەکە ئەمە بابەتێکی دیکە بابەتی پرۆسێسە کە ئێمە بمانێ نەمانێ ئێستا جگە لە بابەتی فرێش تەمان فرێشەکە بۆ ماوەی 3 ڕۆژ ئەتوانی بەکاری بێن تاریخی ئەکسپایری لە ناوچوونی 3 ڕۆژە جگە لەمە ئێمە هەرێمی کوردستان ینی باواقع ئێمە ئێستا باسی خۆراکێکەکەین کە خەڵک بەکاری هێنێ ئەبێ سناعی دەواجن و قتاعی دەواجن لەگەڵ هاوتەریب لەگەڵ خواست و زەوقی خەڵک و لەگەڵ سفرەکانە خۆی بگونجێنێ خۆی تەئەقلومکە حەقەت و هەم ڕبحەکەی زیاترە بێ و هەم قازانجەکەی زیاترە بێ و هەم واکەبەی ئەوەکە کە سفرەکان و خواستەکان شوێنن ئێستا لەوانەیە لە بازارێکی شارێکی وەکو هەولێرەیان سلێمانی تەنانەت دهۆکیش بەتەن ڕۆژانە بە ئەتنان مریشک سەرفەکرێ بەڵام بەو شێوازەنە بە شێوازی سەوسەج کنتاکی بە شێوازەکانی دیکە و نرخەکانیشیان گرانە ئێستا تۆ هەرەو مریشکەیەکە کیلۆی بە 2000 دینارە هەنێ تەوابلی لێدرێت هەندێک پرۆسێسی بەسەراکرێت لەوانەیە چەند پارچەیەک بە 10,000 و 15,000 دینار بفرۆشرێت و ئەمڕۆژ جیرێک دروست بووە احتیمالە مناڵی من مریشکە خوا بەڵام بەو شێوازە نا بە شێوازی سەوسەجێخوا بە شێوازی کنتاکی ئەیخوات ئەمەش دیسانەوە بازار هەیە ئەرزیەت هەیە باشە هەمومان وەکو وتەنی مستەهلک هەیە
تەنها ئەوەیە بێت وە بەرهێن و خەڵکێک بێت لەم بوارەیە ئستثمار بکەوە دەرگای حکوومەتی هەرێمش کراوە بووە. ئەوەی جێ دڵخۆشیە ئێستا دوو پرۆژەی گەورە لە هەرێمی کوردستانە بۆ دروستکراوەکانی مریشک دامەزراون، یعنی تقریبان 170 کارەکانی تەواو کردو کە مریشک وەرگرن و بۆ شێوازەی کە هەیە لە قوتونان و سەوسەج و دروستکراوەکانی مریشکی لێ دروست بکرێ. ئەمەش بە حقیقەت یەکێکە لە لایەکی تریشەوە داعمی خەڵک و داعمی هاوڵاتیان بۆ بەرهەمی ناوخۆ ئەمەش یەکێکە لە بابەتە گرنگەکان و بابەتە هەرە هەستیارەکان کە پێویستە ئێمە وەکو وەزارەت وەکو حکوومەت هانی هاوڵاتیان بدەین و ئێوە شۆک و ڕاگەیاندن. بابەتێک هەیە یعنی ئێستا مریشکی هەرێمی کوردستان یەکێ لە گرفتەکانەوەیە کە حقات یعنی کە مریشک ڕەوانی ناوچەکان و خواردن و ناوەڕاستی عێراق کرێت. تەوان ئێمە ڕێژێک لەو بەرهەمەی کە هەمانە زیادە لە پێداویستی هەرێمی کوردستان. باوەڕەکەن یەکێک لە گرفتەکان ئەوەیە کە ڕغبەتێکی زۆر لە بەسەر بەرهەمی هەرێمی کوردستان هەیە. یعنی یەکێک لە گرفتەکانی ئەوەی کە حکوومەتی ناوەند ڕێگریەکە لە چوونی ئەم بەرهەمی هەرێمی کوردستان ئەوەیە کە کوالێتی بەرهەمەکانمان باشە و ئەوەیە کە خەڵک لە خواردن و ناوەڕاستی عێراق ڕغبەتێکی زیاتری لە سەر بەرهەمەکانی هەرێمی کوردستان و بەرهەمی ناوخۆی ئەتوانین بڵێن ناو دووکەوانی عێراقیە زیاتر. پێویستە لە هەرێمی کوردستانیش ئەم وعیە و ئەم خۆشەویستیە و ئەم ئاشنایەتیە بە بەرهەمی ناوخۆ هەرچەنە تا ڕادەیەکی زۆر باش یعنی تا ڕادێکی باش و باشە یعنی لە ئاستێکی زۆر باشایە، بەڵام تومحی ئێمە ئەوەیە کە زیاتر بێت و خەڵک زیاتر دامی بەرهەمی خۆی بکات لە کاتێکایە کە ئێمە بین بەراوردیش بکەین لە ڕووی نرخیشەوە. زۆر جار وایە لە هەموو دنیا وایە بەرهەمی وڵاتەکە سیرەکەیت لەبەرەوەی ڕقابەیەکی سەحی زیاتری لەسەر و چاودێریکی زیاتری لەسرە تەوان کولفەکەی زیاترە بێت چکە شتی باش ئەمە معادلەیەکی هینە کە شتی باش کولفەی زیاترەوە بە تاکید نرخەکەشی گرانترە بێت. سیرەکەیت لە زۆربەی وڵاتان بەرهەمی خۆیان لە بەرهەمی هاوردە گرانترە بەڵام خەڵک دامێکات ئەچێتە لێ من بەرهەمی وڵاتەکەی خۆمەوە زیاتر لی دڵنیام چ لە ڕوە تەندروستیەکە چ وەکو دامێک بۆ بەرهەمی خۆماڵی خۆی. بۆ ناتوانن ڕێگە بگرن لەو مریشکەی کە بە قاچاق دێ مریشکە بەستووە ینی لەناو بازارەکانە زۆر ئەنواع. ئێمە وەکو وەزارەتی بەڵێ ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ منعی مریشکەمان کردەوە وەزارەتی کشت و کاڵ بەڵام هەیە خۆ لەناو بازارەکانە زۆر و زەبەن ناڵێم نییە ئەی بۆچی ینی چاودێرەکە ناکەن و ڕێگر بن. ئیشی وەزارەتی کشت و کاڵ نییە بابەتی کۆنتترۆلی بزانە ماوادی ئەکسپاری بێت ماوادی ماواز بە سەرچوو بێت ماوادی ئەوەی کە پێوتری قاچاق بێت دیژانی قایم قامیت چاودێری بازرگانی ئەوانن. ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ بەرهەمهێنانەکەین، ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ پەرە بە بەرهەمی ناوخۆ دەین و ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ پاکێجی خۆمانە دەین کە بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆ ئەم کەرستانە و ئەم بابەتانە دەبێ منع بکریان باجی بخرێتە سەر. بۆیە ئیشی جیهاتی تری حکوومەتە بەڕاستی چاودێریکردنی نرخ و چاودێریکردنی موادی ئەکسپەر و چاودێریکردنی موادی قاچاق بە حقت لیژانی قایم قامێت و چاودێری بازی. بەڵام ڕاستەکە ینی لە ڕووی ئەرکەکەەوە جیاوازە بەڵام وەزارەت ئەتوانێت نووسرا و کە فشار بکە ینی کە ئەم ڕێکارانە بگیرێتە بەر لە ئەنجومەنی وەزیران وەزیرەکەی ئێوەش ئامادەیە خۆ لە دەروێ زانیە خۆی وەکو ئاماژەم پێدا بابەتی بەرهەمی قاچاقێکێکە لە گرفتەکان گرفتی هەرە گەورەی ئێمە بە حقت زۆری بەرهەمێکی زۆر لە بەشێکە کاکنازم ئاماژەی پێدا بەرهەمێکی زۆرمان هەیە کە بە زیندوێتی بە بازارەکرێت چ لە بازارەکانی هەرێمی کوردستان چ لە خواردن و ناوەڕاستی عێراق. ئەم بەرهەمە بەردەوامیدان بە بەرهەمهێنان بە شێوازی زیندوو ئەمەی لەکەوێتەوە کە ئەمڕۆ ئێمە بە ئەم بەرنامەی لەسەرەکەین چکە لە لایەکی تریشەوە بیرمان نەچێوکە ئاماژەم پێدا ڕێگریەکانی حکوومەتی ناوەند لە چوونی ئەم بەرهەمانە عملیەکە ڕاستە بەرهەمی قاچاغەیە بەڵام ئێستا بۆ نمونە ئەگە عێراق ڕێگری نەکا لە چوونی بۆچی ڕێگریەکە باشە خۆمریشکی مجەمەدی قاچاقەکەش بۆچی ڕێگریەکە بۆچی موچەت بۆ نانێرێ بۆچی ئەنفالی کردی بۆچی کیمە بارانی کردی ینی ئەمەش سیاسیە هێشتا پرسیارکەین بۆچی واکەن ئەی طبعاً یعنی هێشتا پرسیارکەین عێراق بۆچی واکات بۆچی نایاڵێ طبعاً پێی خۆش نییە ناوەڵا نەحەزەکات جادەیەکی جوانتە بێ ناوەڵا نەحەزەکات قوتابخانەیەکی جوانتە بێ ناوەڵا نەحەزەکات بنیەکی اقتصادی باشتە بێ ناوەڵا نەحەزەکات
گیرفانی خەڵک و وەزعی دارایی خەڵک باش بێ ئەمە یەقینمان هەیە خۆ ئەمە مێژوویەکە ئەمە شتێکی تازە نییە تایبەت بین باس تەفسیر و تەویل کەین ناوەڵام منطق نییە هەرێمی کوردستان ئاوا تەتەور کات و گەشە بسێنێ و لێرە ماوەکانی پێشوو هەر بۆ جوابی ئەو پرسیارەت و ڕەبتی جوابەکەی خۆمی بکەم چێشتخانەیەکی شعبیە لە بەغدا چۆن ئێستا هەندێک چێشتخانەی هینمان هەیە مەسەلەن میلیە لە ناو بازاڕەکانە ها بینین جمە ئیدێت و خەڵک سەردانیە کات و خۆراکێکی فرێشی هەیە مقابلەی خاوەنی ئینەکەکەن چێشتخانەکەکەن تاوان من سەرنجی ڕاکێشان وەکو ڤیددیوەک بینیم دەڵێ مریشکەکەتان بۆچی خەڵکەوە نەڕەغبەتی لەسەر ئەڵێ مریشکی ئێمە مریشکی ناوخۆیەوە لە هەرێمی کوردستانە بۆمان دێ آخر خاوەن چێشتخانەیەک لە بەلاشەم قسەیە ناکات لەوانە شەوان نەبێ مریشکەکەی وانەوێ بەڵام ئەزانێت هاوڵاتیەک لە بەغا ڕەغبەتی لەسەرم مریشکەیە هاوڵاتیەک سیقەی بە بەرهەمی هەرێمی کوردستانەیە و تەجروبەیان هەیە لەگەڵ هەرێمی کوردەوە تەجروبەی هەیە لەگەڵ ئینسانی کووردا ئێ باشە ئێ ناتوانێت بگاتە تۆ کە من ناتوانم بگەمە تۆ مەجبورم منعت کەم ناتوانێت بگاتە گەشەی ئابووری تۆ گەشەی اقتصادی تۆ ئەتوەستێنێ بۆی عەلەقەل هیچ نەبێ خۆی چەند هەنگاوی بێتە پێش و تۆ تۆزێ دابەزێنێتە خوارەوە دەنا ئەوەیە بابەتەکە هیچ تەفسیرێک و هیچ تەویلێک هەڵ ناگرێ وەرە با ڕێگا بدا من ڕۆژێکیان پێماوتن من حتا بە وەزیری کشتتوکاڵی عێراقم وتم کاکە ئێوە گەرەتانەوێت پەرە بە بەرهەمی خۆی ڕێگە بدەن هەرێمی کوردستان بەرهەمەکان بێ و دوای پرسیار لە ئێمە بکەین چۆن گەشتوینەتە ئەو ئاستا و پەرە بە خۆتان بدەن با منافەسە بێ لەسەر باشترین با هاوڵاتیەک لە کەربەلا یان لە بەغدا یان لە بەسڕا سەرپشک بێ لەوەی کە بەرهەمی شەقڵاوە ئەکرێت یان بەرهەمی چی ئەڵێت کاکە وەکو بابەتی موچەکەوی نەکە و بەسەر چاو خۆ لەگەڵ کاک نازمە جارێکیان هەر بۆ نوکتە ئیتفاق ماکچوین لەوێ بەرهەمی مریشک مەنع کرابوو لە چوونی بۆ خوار و ناوەڕاستی عێراق ئیتر لەوێ ئیتفاق کرا کۆبوونەوە کرا و شتێکمان واژوو کرد بەس ئینی مابوو یعنی واژووی نهایی مابوو وەزیر لەوێ نەبوو وەزیری کشتتوکاڵی عێراق گەڕاینەوە هۆتێلەکە بەیانی بچین واژووی ئیتفاقەکە بکەین لە ناو هۆتێلەکە برادێک بە مەسجێکی بە وەتسەپ هەندێک بڕیاری تازەی ئەو ڕۆژی بۆ ناردی کە ئێمە لە کۆبوونەوەکە بۆین لەگەڵ وەزیرە هەندێک ئایتمی تر و هەندێک بابەتی تر لە هەمان ڕۆژە مەنع کرابوو جا بۆ پرسیار لە ئێمە وتمە باشە لە کۆبوونەوە لەگەڵ ئێمەیە بوو کەی ئەم بڕیارانی تەوقیع کرد کەی ئەم ئیجراعاتانیان کرد چۆن بوو چۆن ئەمەیە بابەتەکە زۆر باش ئێمە وەکو کادری کشتتوکاڵی و کادری فەنی ئەمە مەفروض نییە بێن باسی سیاست و مەسائلی سیاسی بکەین بەڵام ئەم فترەیە بۆمان ڕوون بۆەوە بە حەقەت ئەوەی عێراقی کا بەرامبەر هێنەری کوردستان ئستداف کردین بۆ زۆر باشە سادی هەرێمی ئەگەڕێمە لات کاک نازم یعنی ئەمریکا کاک فیراز باسی کە خۆ من ئێستا وەکو زانیاری کە لای منەیە پێم وایە هەندێک مریشکە ئەڕوات بەڵام بە شێوەیەکی قاچاقە بێ پارە بی لە بازگەکانە چێتە خوار و ناوەڕاست ئەمە هەر کیفایەت نییە یا پێویستیتان بە چییە بۆ ساکردنەوە کە ئێوەش زەرمەند نەزانی چۆنە کاک سامان برای بەڕێزم کاک فیراز ڕازەکە کە حکوومەتی عێراقی کردوێتی بە سیاسی بەڵام ئەوانش نەختی مبەڕیدیشیان هەیە هەم بە سیاسی کراوە ئێستاچمە تەفاسیلەکەوە هەم مبەڕیدیشیان هەیە ئێمە تقریبەن 4-5 مانگ لەمە و پێش لە بەغا بووین لە پەرلەمانی عێراق کۆنگری ڕۆژنامەوانیمان ئەنجامدا لەگەڵ برا ئەندام پەرلەمانەکان لەگەڵ برا شیعەکان کە ئەندام پەرلەمان بوون لە پەرلەمانی عێراق کۆبوونەوەمان کرد ئەوە مەسەلە مبەڕیدی هەڵە کاکە تۆ بازاڕی مریشکی بەستوو هێلکەی تورکی بازاڕەکانی ئێمە دوێران کردووە هەتا من لە کۆبوونەوەکەدا وتم کاکە تۆ واڵێ هەرێم بەڵێ بەڵام تۆ لە مەرزەکانی خۆشتانەوە هەر ئەم مریشکە بەستووە داخلی عێراقە بێت ئەی ئێوە بۆ دێڵن دەوەرن مەیەڵم مریشکی بەستووی تورکی و هێلکەی تورکی داخلی خوارونی و ڕاستی عێراق بێ شارەکانی خۆتان بێ بەڵام ئەو مبەڕیدیکەی هەیە کە ئەو کاتێکگوی وڵا ئێمە زانیاریمان هەیە مریشکی زیندوو لە ئێران و لە تورکیاوە دەوتم کاکە من بەرپرسیارم لەم قسەی خۆم بەچی قانونێک مریشکێک لە ناو سیارێکدا 3 ڕۆژ ئەمێنێتەوە جەنابەت دکتۆری لەگەڵ کاک دکتۆر ئیبراهیم کە لە بەشی کشتتوکاڵی عێراقدا و پەرلەمانتار بوو تم ئەمە هەر عیلم ڕێگا نادا عقڵ ڕێگا بەوە نادا کە لۆریەک مریشەکە تا ئاگاتە خوار و نەجەف و کەربەلا کاکە
لە وڵاتێکی ترەوە بێت 4 هەموو منارەبێتەوە بەڵە هەر هەمووی منارەبێتەوە کاکە وەرە تۆ ئەتەوێ بێ لە دوهۆک و زاخۆوە وەرن ئێمە لە خۆشترین وتێل داوەتتانەکەین وەکو کۆمەڵی چلگە پەلەوەرەکانی سلەیمانی سیارەتان بۆ دابینەکەین پرۆژە بە پرۆژە لەگەڵتان بێ هەمووی بۆ خۆتان تۆمارکەن دوایانتی کاکە وڵا ئێمە ئەوە بۆ ئێمە قورسە ئێوە وەرن پرۆژەکانتان لە حکوومەتی عێراقی تۆمارکەن من لەگەڵ ئەم برای بەڕێزم کاکفیرازە و کاتی کە هاتمەوە قسەم کرد لەگەڵ کاگرزگار حەمەخدریش کاکە پرۆژەکانتان نادراوە بۆیە تۆمارە ینی ئێستا من سەر دەرناکەم ئایا بەڕاستی وەزارەتی کشت و کاڵ پرۆژەکانی ئێمەی ناردۆ لێ تۆمار بێ ناردووتانەکە فیرازبە بە بەڵەیە بە نەخێر ینی بەڵێ ئەلەم ئەو ئێمەشێکە لە هەنجەتەکان ئاخر ناردووتانە ئێوە بنێرە کە لەوێت تۆمار بکرێ تۆماریەکەیتەوە ناردوومانە کاکە بابەتەکەەوە نییە ناردوومانە بەدەیان جار کاکە عینەن بابەتی موچەکەی وەکو ئەماژەم پێدا قائمەمان بۆ بێنن قائمەی بۆ بەی ئەنج ئالیکت لێ منعەکە ئالیک چارەسەرەکەی مریشکت لێ منعەکە زۆر باشە قسەکانی کاتخوا بنەر ئەوە مەویست بۆ وەڵامی قسەکەی بەس ئەگەر یەک قوس ئەوەی کە بە ئێمە وتراوە وەڵام مریشکی ئێرانی و ئەوانە ڕاستەکەی من نایشارینەوە بەڵێ شتی قاچاق داخلە بێ بەڵام ئەوە تەبریر نییە باشە تۆ قاچاقەکە داخلە بێ من یەک جار بەس ئەو قوسە بۆی تێنەپەڕێ وتم قاچاقە داخلە بێ لە حدودەکانی هەرێمی کوردستان وتی ئاوتم باشە تۆ ڕێگریت لە قاچاقەکە نەکردو تا مارکێتێ ناو بەغا هاتووی عقوبەی کاک نازمت داوە بەرهەمەکەی ببە ئەمە کەی منصف و کەی منطقە ێ باشە قاچاق نییە ئەی تۆ بە ڕێگرت لێ نەکرد کاک ئەی چۆن دەسەیتەڕی بڕی و هەتا مارکێتی ناو بەغا نەوەستا مقابلی ئەوەی کە قاچاق لە حدودی منەوە دێ بۆ عقوبەی کاک نازمە دەی کاکە دەست خۆش بە کاک نازم ئەمە شتێکی تر بڵێم لە ڕاستیدا ئیشی نازم عەبدوڵڵا نەبووە بە ناوی هەموو پرۆژەکانی هەرێمی کوردستانەوە سەردانی بەغا بکە باوەڕت هەبێ لە خۆزگە بۆ خۆت برا ئەندام پەرلەمانەکان زۆر باشە ناسی کە ئەوانەی نوێنەری خەڵکی کوردستان لە پەرلەمانی عێراقدا یعنی من کەم ڕۆژەیە قسەیان لەگەڵ نەکەم کەم ڕۆژەیە کە ئێستا ئێمە نیازمان هەبوو بچینەوە بۆ بەغا وەکو کۆمەڵی چێلگە پەلەوەرەکانی سلەیمانی بەناو هەموو پرۆژەکانی کوردستانەوە بەڵام بۆ بێشانسی ئێمە لە ڕۆژی هەڵەبجەیەوە کە جەلەسەی پەرلەمانی عێراق بۆ جەلەسە نەکرا ئەم برایانە نەچوونەوە بۆ بەغانژنە ئێمە لەسەر خەتین کۆڵ نادەین بەڵام ئەوەندەی کە ئێمە وەکو کۆمەڵی چێلگە پەلەوەرەکان دڵسۆزین کاکە با حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆحبێکی ئێمە دڵسۆز بێ با وەزارەتی کشت و کاڵ ڕۆحبێکی ئێمە دڵسۆز بێ ئێمە لە ڕاستیدا ئێمە وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانان وەزارەتی بازرگانی کاکە بە ئەم چوار وەزارەتە خۆ ئەم کەرتە ئێمە کەرتێکی زۆر گرنگە ئابوووریەکی زۆر بەهێزی هەیە لە هەرێمی کوردستاندا تۆ تاکەشت ئەتوانی بەڵەنجە تەماشاکە کە شانازی پێوەکەی لە هەرێمی کوردستان کە ساڵانە ڕۆژانە بەروبوومی ناوخۆتەیە مریشکی سپیە لەوە زیاتر نیتە من ڕۆژە قسەم لەگەڵ برای بەڕێزم کاک سۆران عومەر کردتم کاک سۆران جەلەسە ئێمە دینەوە بۆ بەغاوانوتی کاک نازمتم بەڵێ هی باوەڕت هەبێ ناوی ئۆڤدەکەشم و پێوتوم هی گەورەترین ئۆڤر لە هەرێمی کوردستان هاتۆتە دەرێ هاتۆوە بەغا تومە کاکە ئێوەچن بۆ کۆبوونەوەی سەرۆگۆزیران ئەچن لەگەڵ ئەم وەزیرە بەڕێزانە دانیشن بەحسی کێشەی ڕێگاگرتنی مریشکیش بکەن کاکە ئەو کێشانەیان هەیە ئەوە گرفتەکانیانە لەلایەن بازگەکانی حکوومەتی عێراقی قەسەم بەخوا بەحسیان نەکردو هی بەحسی هەموو شتێکیان کرد بەس بەحسی مریشکیان نەکرد کاکی خۆم ئێستا بازگەکانی حکوومەتی عێراقی بەڵە ڕێگرتەوە بەڵە قسەی جەنابە ڕاستە لۆرێک لە 3 ملیۆن تا 4 ملیۆن دینار لە بازگەکانی حکوومەتی عێراقی وەرەگیرێ بەڵام بە زەختی کۆمەڵی چێلگە پەلەوەرەکانی سلێمانی و بە زەختی برا ئەندام پەرلەمانەکانمان کە ئەوانەی لە بەغان ئەتوانم بڵم فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوابەیەک ئەندامیانەوە تا سەرۆکی فراکسیۆنەکەی هاوکارمان بووە لە پارتی دیموکراتی کوردستان لە لیژنەی کشت و کاڵدا سۆزان خان بووە تەماشاکە کاک سۆران عومەر بووە مامۆستا داراسیەکانیانی بووە ئەمانە هاوکارێکی سەرسەختی ئێمە بوون بە تایبەتی من نەوە ئەوش بڵم کە وڵایی بڵێ بۆ خۆت بۆنی حیزبێک لێدێ بە شان و باڵی حیزبێک داڵم نا کە ئەوەی کە بە دەقیقی کراوە 6 سەعات دوی شەیە کۆبوونەوە لەگەڵ ئێمە کراوە بە تەلەفۆن بە واتسئاپ ئەم کتاب و ئەو کتاب ڕەوانەکرا ئەو هەمووی نەکراوە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەرەجەیەک لەگەڵمان بوو من لە ناو پەرلەمانی عێراقدا سەردانی
سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیشم کرد ڤیان خان هەتا پێم وت تم بەڕێزم سلەیمانی و هەولێر و دووەک یەک مەعاناتیان هەیە تکاتان لێکم هەمووتان وەرنە سەر خەت بە هەمومان یەکگرتوو بین لە بەغا شکە ئەمە کێشێکی نیشتیمانیە ئابووری ئاسایشی خۆراکی وڵاتەکەمان تەماشاکە بەڵێ نەختێشت هەڵبەوە بەیە ئەلام لە پەیجی وەزارەتی کشتتوکاڵی عێراقیدا ناو حکوومەتی عێراقی بەڵێ کە ئێمە تقریبەنەگە هەڵە نەبم مانگونی یەک دوو مانگ لەمە پێش کە مریشکی هەرێمی کوردستان بێ بۆ خواروونی و ڕاستی عێراق بەڵام ئەم بازگانە لەوانەیە هەرەکەی جەنابەت بزانی هەر سەیتەرێ و گروپێک و سەر بەلایەنێک ئەوە یەک لەلایەکیشەوە بە قسەی برای بەڕێزم کاکفیراس خۆڕازەکە ئێمە پار بوو پێرار بوو چوین کۆبوونەوەمان کرد کە شێ لە ئوتێلەکە وین پەشیمان بوونەوە لەوانەیە ئەوانیش هەر ئەو بڕیارەش بۆ بەیانی پەشیمان بووبوونەوە بەڵام من لەگەڵ برا ئەندام پەرلەمانەکان لێن نەشارمەوە چکە هەوڵێکی وا لە ئارادەیە کە من داوام لێکردم بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق ببینین سەرۆکی پەرلەمانی عێراق ببینین وەزارەتی کشتتوکاڵی عێراق ببینین بۆی ئەم کێشە و مەشاکیلانەی بازگەکانی حکوومەتی عێراقیە بە یەکجاری لە ناوچێوە نەمێنێ چکە ئێمەش لە ڕاستیدا کاگە سامان تەماشاکە بە پێی دەستور بە پێی یاسا هاوڵاتێکی ئەم عێراقین من لە ناو پەرلەمانی عێراقدا کوتم بەڕێز سۆدانی هەوێمان یەکە هەزار دینارم دەرێ ناوتم دراومان یەکە نابێ ڕێگامان لێبژیرێ ئێمە لە سیاستەوە مەگلێنن ئێمە ئابووری ئاسایشی خۆراکی عێراقین دەستەکان خۆش بێ زۆ سپاس بۆ نازم عەبدوڵڵا سەرۆکی کۆمەڵەی کێڵگە پەلەوەریەکان زۆر سپاس بۆ تۆش کاک فیراس سەدیق بەڕێوبەری سامانی ئاژەڵ لە وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بورانی کاتم نەما بگەڕێم بۆلا زۆر سپاس بۆ بەشداری جەنابێت پاس بۆ ئێوەش کە تاو کوێستا لەگەڵمانە بەخواتان سپێرم خواتان